هاوڕێیان ئەبکاتە و هەمووی کاتێکتان باش. ڕۆژی دووشەممە ئەم دووشەمەی داهاتوو دەکاتە ڕێکەوتی 5/11/2010 لە گەڕەکی تەعجیل کافتریای مامەنەبەست شاری هەولێر دانیشتنێک ساز دەکرێت ئاهەنگێت کاتژمێر 3 پاش نیوەڕۆ هاتن بۆ هەمووانە ئەوە بشی کە دێ گەورەمان دەکا بێ بەرامبەرە هاتنە ژوورەوە. هیوادارم ئینشەڵڵا هەمووتان لێرە کۆبنەوە تا بتوانم خزمەتتان بکەم. پێش پێشکەشە بەسەر جەم هاوڕێیان و دۆستانی خۆش. ئەم شەوەکەی شەوا زەنگیمە بۆ لای شەی بەرمەم دڵتەنگیمە شەوێوە گەم شەو بە زەهری مار بێ هەمووی بە قوربان چاوێکی یار بێ هەمووی بە قوربان چاوێکی یار بێ لەسەر چی شێتت کردم دڵێت بە تاڵان بردم لەسەر چی شێتت کردم ئازیزم دڵت بە تاڵان بردم ئازیزم